بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێ عزیزانم کارزان مەحمودم لە بەرنامەیەکی تایبەت بە قوربانیکردنی ئەمساڵی پرۆژەی دەستگای خێرخوازی بەخشین لەگەڵتان دەبم. دیارە ساڵانە دەستگای خێرخوازی بەخشین وەکو لە جەژنەکاندا یاخود لە کاتە جیاوازەکاندا کۆمەڵێک ئەرکی خستووەتە سەرشانی خۆی. لە کاتی قوربانیکردنیشدا ساڵانە پرۆژەی قوربانیکردنی بە کۆمەڵ ڕادەگەینێت و ئەم قوربانیکردنەی دەستگای خێرخوازی بەخشین وە دەستگا خێرخوازیەکان بووەتە سەرنجی حتا لانی تەندروستیش پێیان وایە ئەوەندەی کە ئەوان وەکو ڕێکخراوەکان گرنگی بە پاک و خاوێنی و ڕەچاوکردنی حاڵەتەکانی تەندروستی دەدەن زۆر جار لە سەربڕینخانەکاندا و لە کۆڵانان کە هاوڵاتیان پێشتر بوو بە کللتور قوربانیان ئەنجام دەدا ئەم ڕەچاوی ئەم حاڵەتە تەندروستیانەی کە لە لای ڕێکخراوەکان دەکرێت لە لای هاوڵاتیان و لە کۆڵانەکان ناکرێت. بەگشتی دەستگای خێرخوازی بەخشین کۆمەڵێک ئەرکی خستووەتە سەرشانی خۆی یەکێک لەو ئەرکانە ساڵانە ئەنجامدانی قوربانیە. ئەمساڵ چەند سەر ئاژەڵی لە هەرمی کوردستان کردووەتە قوربانی. سنووری قوربانیەکانی دەستگای خێرخوازی بەخشین هەرێمی کوردستانی تێپەڕاندووە چووەتە وڵاتانی دیکەش. ئەم وڵاتانە کامانن؟ ڕێژەی ئەم قوربانی کە لە ناو هەرێمی کوردستان دەستگای خێرخوازی بەخشین کردوێتی لەگەڵ ڕێژەیە و قوربانیانەی کە بردوێتە دەرەوەی وڵات ئەم وڵاتانە کامانن و چەندیان بەرکەوتووە. ئەم هاوڵاتیانە کە پارەکانیان داوە بە بەخشین یاخود وەقفیان کردووە و کردویانن بە وەکیلی خۆیان چۆن ئەم بەشە قوربانیانەی کە ئاژەڵەکانیان سەربڕیەوە لە ناوخۆ لە دەرەوەی هەرێمی کوردستان دابەشیان کردووە چەندین بابەتی دیکە گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانەکانم بەڕێز مسعاب سماقوڵی بەرپرسی نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین هەروەها بەڕێز ئاتاکەریم ئەندامی ستافی دەستگای خێرخوازی بەخشین لە ستۆدیۆکانمان بە سوپاسەوە کاگاتا بەخێر بێن. کاک مسعاب ئێوەش بەخێر بێن. سەرەتا دێمە لای بەڕێزتان ڕۆتینی دەمەوێت بزانم کە ئەمساڵ پرۆسەی قوربانیکردنی دەستگای بەخشین چۆن بەڕێوە چوو لە ئاست تۆمۆح و لە ئاستی ئەو پلانەدا بۆ کە خۆتان پلانتان بۆ دانابوو وەکو دەستگای بەخشین؟ بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بەناوی خۆی پەروەردگار دیارە دەستگای خێرخوازی بەخشین 15 ساڵە کاری خێرخوازی دەکات لە هەرێمی کوردستان کە سوپاس بەخوای گەورە ئێمە 15 جەژنی قوربان بەڕێ دەکەین کە پرۆژەی سونەتی قوربانی ئەنجام دەدەین لە هەرێمی کوردستان. ئێمە لە ساڵەکانی ڕابردوو قوربانەکانی ئێمە هەرێمی کوردستانی گربەوە و جارێکیش کوردستانی ڕۆژهەڵاتی کردەوە، بەڵام ئەم ساڵ جیا لە هەموو ساڵەکانی ڕابردوو ئێمە توانیمان قوربانیەکانمان بگەینین بە دەرەوەی هەرێمی کوردستان. ئێمە قوربانیەکان من ئەم ساڵەکە بۆ کەرتی غەز ئەنجامدا و بۆ هەرێمی کوردستان و هەروها بۆ ئەفریقیا ئەنجامدا. دیارە ئەو پرۆژەیە کە دەستگای خێرخوازی بەخشین ڕای دەگەێنێت لە هەرێمی کوردستان بۆ کار ئاسانیە بۆ ئەو کەسانێکی کە دایانەوێت قوربانی ئەنجام بدەن بۆ خێرخوازان کە قوربانیەکانیان بگەین بە دەستگای بەخشین. دیارە دەستگای خێرخوازی بەخشین لە کوشتارگەکانی هەولێری و سلێمانی و لە ڕێی نووسینگەکانەوە لە ژێر چاودێری ڤێتێنەری تەندروستیەوە قوربانیەکان ئەنجام دەدرێت و دواتر بە بەڕادی سارکەرەوە ئەو گۆشتە سار دەکرێت و دواتر دابش دەکەن. ئەوەی کە پلانتان بۆ دانابوو ئەمساڵ وەک خۆی جێبەجێتان کردووەکو دەستگای بەخشین دیارە هەر ڕێکخراوێک کە پلانێک کە نیەتی کردنی کارێکی حتمما پلانێکی بۆ دادەنێ. لە ئاستی طموحی ئێوەدا بوو بەشێک لە دەستگا خێرخوازیەکانی دیکە بەدەر لە بەخشین باس لەوە دەکەن کە ئەمساڵ ئاستی قوربانیەکانیان دابەزیەوە هی ئێوە لە چه ئاستێکدا بوو؟ وڵا من کاکازان هەر دەمێ باز لەوەی بکەم سەرەتا سوپاسی خێرخوازان بکەین، سوپاسی ئەو متمانە گەورەی بکەین کە خێرخوازان هەیەنە بە دەستگای خێرخوازی بەخشین لە هەرێمی کوردستان لە هەردوو ئۆفیسی سەرەکی سلێمانی و هەولێر و تەواوی نووسینگەکانمان و نووسینگەی هەندەرانیشمان. دیارە ئەو بەرنامەی ئێمە دامان نابوو کە ئەم ساڵەکە قوربانیەکانمان بکەین بە دوو باش، بەشێکیان بۆ هەرێمی کوردستان و بەشەکەی تریشی بۆ دەرەوەی هەرێمی کوردستان. ئێمە سوپاس بخوای گەورە ئەو برین ڕێژەیە کە دامان نابوو بیکەین ئێستاگە بێمە سەرداتاکان زۆر زیاتر لەوەی هات کە ئێمە دامان نابوو. بۆ نمونە ئێمە لە ساڵی ڕابردوو 491 سەر ئاژەڵمان کردە قوربانی، بەڵام ئەم ساڵەکە 517 سەر ئاژەڵ کرا قوربانی. یەکێک لە جیاوازەکانی ئەوەیە کاکارزان کە ئەم ساڵەکە ئێمە
تقریبا 1459 پشک و ئاژەڵی بچووک لە بەران و کاوڕ و مەڕ و بزن بۆمان هات ئێمە بەپێ ئەو تەجروبەی کە لە دەستگای خێرخوازی بەخشین لە ماوەی 15 ساڵ کە هەمانە بەڕاستی ئێمە لەگەڵ خێرخوازان گفتوگۆ دەکەین و پێیان ڕادەگەێنین کە ئێمە ئەو شارەزای کە پێیانمان کردووە لە ئاسنای قوربانیدا حەفت پشێک یاخود حەفت ئاژەڵی بچووک ئەگە بکەین بە ڕەشەوڵاغێکی گەورە دیارە ڕێژەی گۆشتەکەی زیاتر دەبێت و ڕێژەی گۆشتەکەی 40 تا 50 کیلۆ زیاد دەکاتن ئێمە دەتوانین 20 تا 25 خێرخوازی 25 لە خەڵکی هەژار بتوانین گۆشتی پێ بدەین بۆیە ئێمە بەڕاستی بیرمەلەوەی کردەوە کە بەشێکی زۆر کە ئێمە 1990 پشکمان کرد بە 157 ڕەشەوراغ کە بۆ هەر ڕەشەوراغێک حەفت ئاژەڵی بچووکمان بۆ دانا کردمان بۆ ڕێژەیە بەڵێ زۆر باشە دێمە ناو وردەکاریەکانیشەوە دێمە لای کاگاتاکەری ئەندامی ستافی دەستگای خێرخوازی بەخشین کاگاتا ئێوەش بەخێر بێن ئەمەی کە کاک مەسعەب باسی دەکات ئەم داتانە چۆن چۆنیە چەندێک لەو قوربانیانە لە ناو هەرێمی کوردستان دابەشکراون لەو 570 سەر ئاژەڵەوە چەندی چووەتە دەرەوەی هەرێمی کوردستان بەڵێ سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ کەناڵەکە و سپاس بۆ بینەرانی بسم الله الرحمن الرحیم لە کوردستان 273 حیوان 273 ئاژەڵ هەموو کوردستان کراوە قوربانی وەکو پشتی غەزەشمان هەیە ئەفریقیشمان هەیە وڵاتی چاد بەتایبەتی ئەم ساڵ وەکو دەستگای بەخشین لە وڵاتی چاد کردمانە لەوێ فەقیرێکی زۆری دێهژارێکی زۆری لێ نوێنەریشمان هەیە لەوێ هەساوپێی وەکو غەزە 535 پشکمان ناردوو بۆ غەزە پشک یاخود سەر ئاژەڵ وەکو پشک وەکو سەر ئاژەڵ 76 ئاژەڵی گەورە 76 ئاژەڵی گەورە باش زۆر باشە ئەی وڵاتێکی ئەفریقیشی تێدا بۆچی ئەو وڵاتی چاتان هەڵبژارتووەکو فەقیرێکی زۆری لێەوە وڵاتێکە بە ئاسانی پرۆژەی خێری تیا ئەکرێت وڵاتێکی نوێنەرمان هەیە لەوێ ڕاستی کار ئاسانی هەیەکو هەنێ شوێنی تر نیە هەنێ شوێن پشێوی هەبێت لە وڵاتە تۆ ناتوانانی بەدەمیانەوە بچ ئەم پشکانەی کە بۆ غەزە بۆ وڵاتانی ئەفریقی چوون ئێوە خۆتان بڕیارتاندا کە ئەم قوربانیانە بۆیە بن یاخود هاوڵاتیان خۆیان هاتوون ئێوان کردو بە وەکیلی خۆیان و تویان ئەم قوربانیانەمان بۆ لەم وڵاتە بکە لە غەزە بکە یاخود لە چاد بکە لە کوردستان و لە غەزەش و لە چادیش لە ئەفریقیا هیچی لەسەر داوای ئێمە نەبوو سەر داوای هاوڵاتیان خۆی بووە هاوڵاتیان خۆی ئازادە چۆن قوربانیەکەیانەکە تا گەردەنگێک هەبێ ڕەخنە لە ئێوە بگرێ بڵێ ئەم هەموو قوربانیانە بۆ چوەتە دەرەوە ئەوە ئێوە نین کە ڕەخنەتان لێ بژیرێ هاوڵاتیان خۆیان وەقفیان کرد بەڵێ بەداخۆ ینی ئێمە ناتوانین قوربانی بە تایبەتی بە شۆشی گشتی پرۆسەی قوربانیکردن پرۆسەیەکی دینیە ینی کۆمەڵێ بابەتی وردەکاری دینیۆک و پرۆسەی هاوکاریکردنی کارە سادە سروشتیە نەخوازراوەکان نییە بوو ملەرزێ لافاوە تۆ ئەچی بەدەمیەوە چۆنە بێوە ئاچی بەدەمیەوە بابەتەکە بابەتێکی دینیە وردەکاریی دینی پێویستە لەبەر تۆ ناتوانانی ڕێی خۆ تێکەڵی و بابەتەکەی زۆر باشەکەوەتە نوێنەرەکانتان لە ئەفریقیا یاخود لە غەزە چۆن ئەم هاوکاریانە یاخود چۆن ئەم قوربانیانان گەیاندبووە چۆن دابەشیان کردووە پێش بەرنامەکە من هەندێک پرسیارم کردووە دەڵێن لە وڵاتانی دیکەی وەکو میسر و هندستان گۆشتەکان حیوانەکان سەر ڕاون وە کراون بە تایبەت بۆ غەزە چۆن توانیتیان بیان گێنە ناو غەزەوە بەڵێ نەگەێنراوتە ناو غەزەوە قوربانەکە کراوە لە دوو شوێن لە هندستان و لە میسر کراوە قوربانێکە بەڵام لەبەر ئەوەی وەکو بە شێوەیەکی گشتی حاڵتێکی نائاسایی هەیە لە غەزە لە ڕەفەحۆکە ئەو قافڵان ناچێتە ناو غەزەوە زۆر خاوە وەکو جاران نیە خاوە پێی ئەچێ لەبەر ئەوە قوربانەکە کراوە حازر کراوە و لەوانەیە لە ماوەی 10 ڕۆژی ترە یا 15 ڕۆژ ئەوە ئەنجا بگاتە ناو غەزە قوربانەکان لەکوێ کراون ئاژەڵەکان لە میسرا ئێمە نوێنەرمان وا بڵێن هەیە وەکو عیلاقاتی ئێمە و ئیشانە هەسا بۆ ئیشانە بە هەمان شێش لە هەندستان زۆر باشە کاک مصعب دێمەوە لای بەڕێستان ئێوە پرسیارتان کردووە لە ڕووی شەرعەوە تا چەند ئەمە گونجاوە کە بۆ نمونە قوربانیەکان ئەنجام بدرێن بکرێنە ناو پاکێجەوە چاوەڕێ بکرێن بۆ نمونە وڵاتێکی وەکو غەزە تاوەکو دەرگای چوونە ژوورەوە دەکرێت بۆی کە بیان گێنن بە هاوڵاتیان هیچ ئیشکالێکی تێدا نیە خۆ ئەمە طبعا دیارە دەستگای خێرخوازی بەخشین کە ئەم پرۆژە گەورەیە بە جێبەجێ دەکات لە هەرێمی کوردستان و لە دەروی هەرێم بەڕاستی ئێمە لەگەڵ لایانی پەیوەندیدار با بڵێم ڕێکخراوێکی ئیسلامی کە ئەم کارە ئەنجام دەدەن وەکو خۆمان شارەزان لە کاروباری شریعەتی ئیسلام و بابەتانە بۆیە ئێمە یعنی کار ئاسانیەک بۆی داخوازی کە خەڵکی هەرێمی کوردستان و دەروی هەرێمی کوردستان لەسەرەوەی بووە ئەم جارەیە کە قوربانیەکانی دەستگای خێرخوازی بەخشین زیادی کردووە نزیکەی 400
90 سەر زیادی کردووە بەشێکی ئەو زیادانە دەگەڕێنەوە بۆەوەی کە خێرخوازان داوا دەکەن قوربانەکانیان بۆ غەزە بکرێت ئێمە بۆ غەزە لە دوو وڵاتی جیاکرا بەشێکیان لە وڵاتی هیندستان کرا کە ڕێکخراوێکی ئیسلامی کارەکانی ئێمە دەکەوە ئێمە سوپاسی دەکەین و هەروە لە میسریش هەروە ڕێکخراوێکی برین ئیسلامی کارەکانی ئێمە دەکەن وەکو لە ڕابردوو کارەکانی ئێمە ئەم ڕێکخراوانە بۆ ئێمەیان دەکردو و ئێمە سوورەکانیشمان لە پەیجەکانی دەستگای خێرخوازی بەخشین و لە کەناڵە جوانەکەی ئاسمانی پەیامەوە ئێمە پەخشمان کردووە بۆ ئێمە هیچ ئیشکالێکی ناشەرعیمان نەبینیوە لەسەوەی کە ئایا چۆن دەگاتیان ئەو کەسانە چێن دەکەن بەڵێ ئەوانە ڕێکخراوێکی ئیسلامین و ڕێکخراوێکی ئێمە پەیوەندی باشمان لەگەڵیان هەیە و پێشتریش تەواوی پرۆژەکانی ئێمە حتا لە مانگی ڕەمەزانی پیرۆز ئێمە 3500 سەبەتە خۆراکمان ڕەوانی ناو غەزە کرد و لەوێ دابەشکرا 7000 کەس خواردنی بۆ خواردنی گەرمی بۆ ئامادەکرا و بەسەریاندا دابەشکرا بۆ ئێمە بەڕاستی لە ڕێ ئەو پەیوەندیانەوە کە بەڕاستی ڕێکخراوی بەخشینی کوردستان وەکو ڕێکخراوێکی نێودەوڵەتی ئێستا مامەڵەی لەگە دەکرێت ئێمە ئەو ڕێکخراونە بەڕاستی سوپاسیان دەکەین کە کارەکانیمان ئەنجام دەدەن و سوورەکانیشمان ئێمە کە بەدەستگەشتەوە تەواوی سەر ئاژەڵەکانی ئێمە زۆر باشە کاک مصعب و لەناو بەڕاستیکەرەوە و لە ڕیزێکدایانەوە کە ئینشاڵڵا لە ڕۆژانی داهاتوو زۆر باشە دەستان خۆش بێ جێپەنجەتان دیارە لە هەموو مووقیفەکاندا لە حاڵەتی سروشتیدا لە حاڵەتی جەژنەکاندا لە حاڵەتی ئاسایشدا ڕۆتینی دەستگای بەخشین ئیشی خۆی دیارە و هەموو کەسێک شایەتی بۆ دەدا بەڵام بۆ کڕینی ئاژەڵەکان ئەمساڵ بۆچی وڵاتی هیندستان و میسرتان هەڵبژارد بۆەوەی کە لەوێ ئاژەڵەکان بکڕن و بکرێتە پاکێج لەوێ نرخی گۆشت یاخود ئاژەڵ بەگشتی بۆ قوربانیکردن هەرزانترە یاخود ئەم هەماهەنگی و لینکەی ئێوە لەگەڵ ڕێکخراوەکان وای کردووە کە لەوێ بیکەن دیاڵە کارزان قەزیەی ئەو ڕێکخراوانێک کە کارەکانی ئێمە هەب بە مەهانجی بۆ ئێمە ئەنجامی دەدەن دیارە لە وڵاتی هیندستان نرخی ئاژەڵ هەرزانترە و ئەم ڕێکخراوە دەتوانانی لەوێن دەر لە ڕێی کۆمپانیایەکەوە کارەکانی ئەنجام دەدا و هەمووی دەکاتە ناو قوتو کەبز دەکرێت و پاشان دەنێردرێت و لە وڵاتی میسریش بەڕاستی لەسەر حدودی با بڵێمە ڕەفاحە و لەوێن دەرشەوە لە ماوەی ئەگەر شەڕ بێت لە ماوەی 20 ڕۆژ دەگات بەڵام کاتێک ئێستا کە دەنگۆی وەیە کە شەڕ ڕادەوەستێ و تۆزێگاران پێیا دەبێت ئینشاڵڵا لە زووتریش ئەم گۆشتە دابش دەکرێت و ئینشاڵڵا ئێمە پیشانیشی دەدەینەوە کەەوە گۆشتەکان ئێستا لە قەسەبخانە کەمە لە ناو قوربانی لە ڕۆژەکانی سێم و چوارەمی قوربانی ئێمە تەواوی ئاژەڵەکانمان سەر بڕاوە هەمووشمان لە پەیجی دەستگای خێرخوازی بەخشین بڵاومان کردەوە کە ئەم ڕێکخراوە کارەکانی دەستگای بەخشین و وڵاتانی دیکە و ڕێکخراوی دیکەشیان هەر ئەنجامدا بۆ ئێمە لەو دوو وڵاتە و بەڕاستی یەکێکیان نرخی هەرزان بوو یەکشیان لەسەر حدودەکە بوو بەشێکی زۆریشمان لەسەر حدودەکە برن قوربانەکانمان ئەنجامدات زۆر باشە لە هەرێمی کوردستان بەخشین دەستگای بەخشین چۆن قوربانەکانی ئەنجامدا ڕۆتینی ساڵانی ڕابردوو کە قوربانی دەکرا هەر ئایلێک مەڕ یاخود ڕەشەوڵاخێک کە سەریان دەبڕی کەس و کار یاخودەوانی کە قوربانەکان بۆ دەکرا لەوێ حزوریان هەبوو بەڵام لەم فۆرمە تازەی قوربانیکردندا ئەو کەسێک کە قوربانی دەکا حزوری نییە لەوێ دەکرێت هاوڵاتیان خۆیان داوا بکەن لەم حاڵەتەدا لە سەرمەیخانەکان تەواجودیان هەبێ یاخود هیچ پێویست دەکا ئەمە هیچ زەرورە بەڵێ دیارە کە کارزان ئەو 15 ساڵێکی ئێمە لە کاروباری هەموو پرۆژەکانی دەستگای بەخشین بەڕێوە دەبین لە هەرێمی کوردستان یەکێک لە پرۆژەکانمان قوربانیە دیارە یەکێک لە کارەکانی نێو قوربانی وەچیلیە کە ئێمە زۆر لە حاجەکانمان لە فەریزەی حەجن لەوێوە قوربانەکانیان دەناردەوە بارەی کوردستان بە وەچیلی وان ئێمە یەک لەوانە قوربانەکان ئەنجام دەین کەواتە لە شەریعەتی ئیسلام یەکێک لەو کارانە ئەوە ئەنجام دەدرێت بە وەکیلی دەتوانی کەسێکی تر قوربانەکە ئەنجام بدات بەڵام سونەتە ئەگەر کەسی کە قوربانی دەکات لە شوێنەکە ئامادەبێ و تەکبیرات لێ بدا و لێ بێ بەڵام ئێمە بە ستافێکەوە ئەو ناوانەی کە لەلامان نووسراوە بە تەکبیراتەوە بە وەچیلی هەموو ئەو کەسانەی کە بەشداریان کردیە خێرخوازەکان کە بەشداریان کردووە ئێمە تەواوی قوربانیەکان ئەنجام دەدەین و پاشان ئەو کەسانی بەشداریان کردیە دیارە ئێمە هەر لە کوشتارگە مەوعیدی ئەومان داناوە هەر یەکەوە دەتوانی بەشێک لە قوربانیەکەی خۆی بباتەوە بیخوات و یان خود بەشێکیش لەو بەشێکە دەیباتەوە بیکات بەخێر زۆر باشە کاک مصعب دێمەوە لای تۆ کاک ئەتا لە ساڵانی ڕابردوودا کە قوربانی دەکرا هاوڵاتیان لە گەڕەکەکان لە کۆڵانەکان دایان کرد بەشێک لە پاشماوەی قوربانیەکان زۆر زار لە کۆڵانەکان لەسەر شەقامەکان فرێدەدرا ئەمە سیمایەکی ناشرینی هەبوو هەندێک جار هاوڵاتیان بە ئەندازەیەک ناڕەحەت دەبوون ڕەنگە تووشی دوعاکردن بوون لەوانەیە کە قوربانیەکانیان کردووە بەڵام ئەم شێوازە تازەی قوربانیکردن کە لە سەر بڕینخانەیە و لە ژێر چاودێری تەندروستی
ئەمە تا چەند بەدیلی فۆرمە کۆنەکەی شێوازە کۆنەکەی وەلانی باشی ئەمە چییە؟ بەڵێ خۆی ئیبن قەیم ڕزای خوای سەر بێ فەرمی هەر شتێ بوو بە زەحمەت بۆ خەڵک ئەوە لە ئیسلامانی ئەوە پێچوانی ئیسلام هەر شتێ بە زەحمەت هەر خێرێک بوو بە زەحمەت پێچوانێت بەڕاستی ئەم فۆرمە تازایی کە بە کۆمەڵ قوربانیکردنە بەڕاستی فۆرمێکی جوانە فۆرمێکی هەم لەلایەن تەندروستیەوە هەم لەلایەنی مەسەلەی ئێمە ڕێکخراوێکین لەسەر بنەما شەرعەکانی شەکەین هەم لەلایەن تەندروستیەوە پزیشکە بەڕێزەکان پێش ئەوەی حیوانەکە سەر بڕێ پشکنینی بۆکەن دوایی کە سەر بڕە پشکنین بۆ ناو گۆشتەکە ئەکەن بۆ جگەرەکانی یەکەن ینی پرۆسێکی زۆر جوانە ئەمە لە کۆڵانەکان دەکرێت یاخود هاوڵاتی خۆی دەچێت بە حەسەب گیرفانی خۆی مەڕێک یاخود ڕەشەوڵاخێک دەکرێت و ئیتر هەر شتێک دەرچێت لە ناوە هەر تەوزەئی دەکە هەر دابەشی دەکا بەسەر خەڵکدا زۆر حیوانی جوان هەیە و پزیشکە بەڕێزەکان باسییان کردووە زۆر حیوان هەیە سەری گۆشتەکەی زۆر جوانە من و تۆ بین بەێکی جیان ناکەین و بەڵام ئەو لێ فڕێە ئەڵێ ئەم حیوانە کرمەکانی دیارریەکە نەخۆشەکانی دیارریەکە لەبەرەوە باشترین شت ئەو پرۆسەیە کە ئێمانجامێ دەی ئێمە ئەمساڵ شتیوا هەبووە هین کرابێت حیوانێک ڕابێت ڕەشەوڵاق بێ یاخود حیوانی بچووک بێت لە فەحز دەرنەچوو بێت دکتۆرەکان فڕیاندا بێ پیان وا بێ هەڵگری ڤایرۆسێکە یاخود بەکتریایەکە بەڵێ هەم لای ئێمە لای ڕێکخراوەکانی تریش هەبووە لە کوشتارگە کە پزیشکەکان تێڕوانینی بۆ ئەکەن هەیە بە حیوانەکە هەمووی فڕایەن هەشە بە جگەرەکەی فڕایەنە ڕێژەی زۆر کەم هەبووە لای ئێمە ڤێرتەنەری وا لانی پزیشکیم ساڵ زۆر مەدحی ڕێکخراوەکانی کردووە پێی وا بوو کە ئەم شێوازە تازەیە زۆر باشتر لە شێوازە کۆنەکە زەحمت نییە بۆ خەڵکی کۆمەڵێک ئەرکیان لەسەر شان کەم دەکاتەوە ئێوە چی دەڵێن پاڵپشتیان قسەی ڤێرتەرنەری ولاین تەندروستی دەکەن تەبعاً قسەکان تەواوە ئێمە لە نزیکەوە کاریان لەگەڵا دەکەین لە نزیکەوە لە کوشتارگەکە لەگەڵ یانای دەزانینەوەوان بەڕاستی بچ ئەرکێکی قورس لەسەر شانیانە چ بە ئامانەتەوە دیشەکەی خۆیانەکەن و دوای ئەوەش ئێمەش بە ئامانەتەوە ئەیگەێنین ینی من لێرەشۆ ئەو داواکاریم هەیە لە هاوڵاتیان بتوان بەردەوامیان هەبێ لەگەڵمانە ئەو تەمان ڕۆژ بە ڕۆژ ئەو هاوڵاتانی کە پەیوەندیان نەبوو پێمانەوە ماناست و پەیوەندیمان پێکەن ڕۆژ بەر قوربانەکە زیاتر ئەبێ لەبەرەوەی هەم داوای پشکەکەنەوە پشکیانە دەینەوە پشکانە دەینەوە هەم بەدەستێکی ئەمیشەوە بە گۆشتێکی جوانیشەوە ئەیگەینە خەڵکانێک بە شێوەیەکی دروست و بە شێوەیەکی شایستە دیاریتان کردووە چەندێک بۆ خۆیان داوان کردەوە بەڵێ سەیەکە ئەوەی کە شریعەت دیاری کردووە یاخود دەتوانن داوای زیاتر بکەن ئەوان سنوورێکیان حیوانی گەورە جیای حیوانی بچووچیە ئەوان داواکاریان بەس ئێمەش بەرنامی خۆمان هەیە پیاڵێ ئەبەو شێوەیە ئەتوانین لەبەرەوەی ئێمە بەڕاستی ئەم پرۆژەیەکی کاری خێرخوازیە ڕێکخراوەکەمان ڕێکخراوی خێرخوازیە بێ کە من ئەم ئیشاکەم تەلەڤیزۆن پیشانیەدا و پروپاگەندەی بۆکەم گۆشتی شمانە هەبێ کە بیدەم بە خەڵک کە ئەو هەمووی بباتەوە من چی دەم بێگومان بەس یەکلانی خراپیشی هەیە ئەم کاری بە کۆمەڵەویش ئەوەیە لە شێوازە کۆنەکەدا کە سەر دەبردرێ هەر ئەم ڕۆژە سەعاتێک 2 سەعات دواتر دابەش دەکرێت بەس لەمان پزیشک دەڵێ دەبێت بخرێتە ناو مجەمیدە بۆی کۆمەڵێک ڤایرۆس و بەکتریا هەیە لە پلەی گەرمینزمدا دەمرن اینجا دابەشی دەکەن تۆزێک تاخیر دەوێت بە تایبەت نەوسنەکان خۆی بە تایبەتی حەزەکەم پرسیارێک لە کاک مەسەڵ کرد لەسەر مەسەلەی گەیاندنی گۆشتەکە بۆ غەزە کە پێی ئەچێ و هەم بە هەمەم وەڵامی هەر لە ناو خۆش کە ئەو خێرخوازە لە ماڵەکەی خۆیانکە زوو ئەگەێنە ماڵەکە ئەم گۆشتانە لە ماڵەکانی هەرمێن خێدەم جەمیدەوە خۆی یەکسەر هەمووی نایخوا لەبەرەوە زۆر احتیاجیە گریگەوەی لە کاتی خۆیان قوربانەکە بکرێت مجەمیدەکە ئەوەیە کە ڕۆژێک 24 ساعت دەهێڵدرێتەوە شەو ڕۆژێک دواتر ئێوە دابەشی دەکەن یەکەم ڕۆژ دابەشی ناکەن بەڵێ ئەمە زەحمەت نییە بۆ ئەوانی کە زۆر نەوسنن چاوەڕێی گۆشتی قوربانی پیان ئەگال شەی تر پیان هەردەگات کاک مصعب دەگەڕێمەوە لای بەڕێستان ئەم شێوازە تازەیە تا چەند تەوەقوعی ئەوە دەکرێت لە ساڵانی داهاتوودا هاوڵاتیان بەرچاوڕوونتر ببن لە ڕێگەی دەستگا خێرخوازیەکانەوە بۆی کە زیاتر دەستبارگر بن بێنە پێشەوە بۆیان دەربکەوێت کە ئەم فۆرمە زۆر باشترە لە فۆرمە کلاسیکەی قوربانیکردن کە وەکو باسمان کرد لەگەڵ کاگعتا کۆمەڵێک لانی نەرێنی و نێگەتیڤی هەیە لەوەی کە لەوەیە حیوانەکە خراپ بێ هەڵگری تووشی نەخۆشی بێت بەڵام بۆ کەسێک کە دەیکاتە قوربانی هەر دابەشی دەکات دواتر بەبێ کە فەحسی بۆ بکە یاخود پاشماوەکەی خەڵک ئەزیێتدا بە بەرچاوڕوونبوونەوەی خەڵک لەم بابەتەدا تەوەقوعی ئەوە دەکەن لە ساڵانی ئایندەدا خەڵک زیاتر هەنگاوی زیاتر بێتە پێشەوە
والله كاكارزان طبعا تصوروني من هر وابو أميدي ومن هو بخير خوازان ك لە هەموو پرۆژەکان بە تایبەتیش لە قوربانی کە هەموو ساڵێک زیاتر ئێمە قوربانەکان زیاد دەکات یەکێ لەو کار ئاسانی ڕێکخراوە خێرخوازەکان بە گشتی دەکەن بە تایبەتیش دەستگای خێرخوازی بەخشین ئەوەیە کەسێک ئەگە بێ قوربانی بکات لە ماڵەکەی خۆی بیکە دیارە ماڵەکەی خۆی بەڕاستی لەوانەیە بە هیلاک بکە و لەوانەیە پیسی بکە و لەوانەیە ئەو پاشەڕۆی کە دەبینێتەوە حیوانەی بەڕاستی بیبار لە سەری کۆڵان بێ لەسەر شەقامێک بێ پێی نەگاتە شوێنی مەبەست لێ بەجێ بێلێ بۆیە بەڕاستی ڕێکخراوەکان بە گشتی و بە تایبەتی دەستگای خێرخوازی بەخشین ئەم کار ئاسانی کردیە بۆ خێرخوازان ئێمە خێرخوازی ومان هەبووە داوای کردووە نیوەی گۆشتەکەی بباتەوە بەڵامەوە ئاسایی بۆ ئێمە قوربانەکەمان ئەنجام داوە و نیوەمان بۆ داناوەتەوە بردوویەوە دابەشی کردووە هەدەفی ئێمە و بەرنامە و ئامانجی ئێمە ئەوەیە ئەو گۆشتە بگات بە خەرکێکی هەژار بۆ ئێمە بەڕاستی ئەگەر ئەوە هەر باس بکەم ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین بەردەوام بیرمان لەوەی کردوتەوە چۆن بتوانین ماڵێکی هەژار زیاتر سوودی پێ بگەینین لە هاوکاری مادی بێ لە قوربانی بێ لە دابشکردنی گۆشتی قوربانی هەر هاوکاریەک بێ بۆیە ئێمە بیرمان لەوەی نەکردێتەوە تەنها ڕقم زیاد بکەین تەنها ژمارە زیاد بکەین تەنها بڵێن ئەوە ڕێکخراوی بەخشینە کە توانی 1000 سەر ئاژەڵ ئەگەر نا ئێمە بینەوە سەر ژمارەکەی دەڕاتەوە بۆ 1459 سەر ئاژەڵ کراوە قوربانی بەڵام بەڕاستی ئێمە بیرمانەوەی کردێتەوە یەک هەژاران لە سوودمەند بن بە شێوەیەکی تەندروست بێ و ئەو کەسێک قوربانیش دەکات بەشێکی بۆ خۆی بباتەوە بۆ ماڵ و مناڵەکەی باتەوە کە بە پێی شەرع دەتوانین لە سەیەکی ئەو گۆشتە بۆ خۆی بەکاربێنێتەوە ئەو 1400 ئەم ڕقەمەی پێشتر ئاماژەت پێکرد وتت کراوە بە قوربانی چی ئەمە هەم ساڵە وڵا ببوورە تێنەگەشمەکە دووارێکی وتت بە کۆی گشتی 1400 و ئەوەندە سەرکراوە بە قوربانی ئەگەر بە گشتی وەری بگرین ئەمە بەست چی بوو لەم ڕقەمە و 1000 و ئەوەندە مەبەستم کاکارزان لەوەیە کە دەستگای خێرخوازی بەخشین لە 4 ڕۆژی قورباندا ئەوەی کە بۆ ئێمە هاتەوە بە پشکی حیوانی گەورە و هەروەها بۆ مەڕ و بەران و کاوڕ و بزن دیارە 1459 بە دقیق جگە لەو گۆشتانەی کە خەڵک قوربانیان زادا و گۆشتەکەی بۆ ئێمە هێناوە کە حیسابمان نەکردووە بەڵام ئێمە نهاتین 1459 سەر ئیعلام بکەین هاتوین باسمان لەوەی کردووە کە ئێمە 517 سەر ئاژەڵمان کردوتە قوربانی بەڵام لەو 517ی دیارە 157 ئاژەڵی گەورن کە جوانەگا و کە ڕەشەوراغا ئەوی دیکە 320 سەری ئاژەڵی بچووکە بۆ ئێمە بەڕاستی ئەو داتایە کە ڕای دەگەێنین ئەم ساڵ لەگە ساڵی ڕابردوو 7 سەر ئاژەڵی گەورە کە دەکات 490 پشک ئەمە زیادی کرد بوو لەم ساڵدا من بەشێکی و زیاد بوونانە بۆ دەگەڕێنمەوە کا کارزان دەمەوێت بینەران ئەوە بزانن کە دەستگای خێرخوازی بەخشین لە مانگی ڕەمەزانی پیرۆزیشدا کە ساڵی ڕابردوو ئەگە بەراورد بکەین لەگەر ئەم ساڵەکە ساڵی ڕابردوو ئێمە ملیارێک و 700 میلیۆنمان لە پرۆژە بەدەستمان گەشت و دابشمان کرد بەڵام ئەم ساڵەکە 2 میلیار و 290 میلیۆن دینارمان دابش کرد ئەو بەشە پارەی کە زیادی کرد بوو بەشێکی بۆی بوو کە لەسەر داخوازی خێرخوازان بوو بۆ کەتی غەزە و بۆ خواردن و بۆ دروستکردنی خواردن بوو بۆ غەزە بۆیە ئەم ساڵیش کە ئێمە دەرێن زیادی کردووە 7 ڕەشەوڵاق ئەوەیە کە بەڕاستی تاسیری لە هەرێمی کوردستان نەکردووە باشە ئەم ساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژەی قوربانیکردن لای دەستگای خێرخوازی بەخشین بەسەر ئاژەڵ هەفتا و ئەوەندەی کە ئاماژەت پێکرد زیادی کردووە لە کاتێکدا دەوترێت کە ئەم ساڵ نرخی گۆشت دوو بەرامبەر بە ساڵی ڕابردوو و بەشێک لە دەستگای خێرخوازیەکان و حتا لە کۆڵانەکانیش ساردی تاڕادەیەک پێوە دیار بوو بەڵام لای ئێوە زیادی کردووە بڵێ دیارە ئەم ساڵەکە لە هەولێر و لە تەواوی شوێنەکان بەگشتی بڵێ زیادی کردووە بەڵام لەوانەیە نووسینگە هەبێ کەمتر قوربانی بۆ بێ بەڵام ئێمە وەکو ئۆفیسی هەولێر و ئۆفیسی سلێمانی سوپاس بۆ خۆی گەورە ئەوەی کە بەدەستمان گەچێت لە ڕەشەوڵاغ و لە بۆ غەزە و هەروەها بۆ ئەفریقیا بۆ کوردستان بۆ ڕێژەی کە بۆ ئێمە هاتووە بڵێ زیادی کردووە کۆکراوەکەی لە لای ئێمە زیادکردنەکەی ئەوەیە کە ئێمە هەر حەفت پشکێک هەر حەفت مەڕ و بزنێکمان کردووە بە ڕەشەوڵاغێک 7 ڕەشەوڵاغ لە کۆی گشتی لەگە ساڵی ڕابردوو زیادی کردووە و ئێمە توانیمان بەڕاستی هەرێمی کوردستانیش وەکو خۆی دابشکەین و بۆ کەتی غەزەش بنێرین و بۆ ئەفریقیاش زۆر باشە و پرسیارم لە کاگاتاش کرد سەبارەت بە کەرتی غەزە و ناوەڕاست و باشووری ئەفریقیاوە بزان وڵاتی چادتان هەڵبژاردووە کە
بەر لە بەرنامەکە من هینم کرد بە دواداچوونێکم بۆی کرد بەڕاستی لە وڵاتانی ئەفریقیا بە دووەم وڵات دادەنرێت لە ڕێژەی هەژاری و فەسادی و گەندەڵەیەکی زۆری ئیداری هەیە و هاوڵاتیان خەریکی مەڕداری و کشت و کاڵێکی کە من بەشێکی زۆری بیابانە وڵاتێکی هەژارتان هەڵبژارتووە دەستان خۆش بێ. غەزە دیارە وەزعەکە کە وەکو کاگاتە ئاماژەی پێکرد چاوەڕێن دەرگا بکرێتەوە و قوربانیەکان بگەێنرێت، بەڵام بۆ ئەفریقیا بۆ وڵاتی چاد قوربانیەکان گەیشتون؟ بەڵێ دیارە کاکارزان قوربانی تەنها لە 4 ڕۆژ ئەنجام دەدرێت. ڕۆژی یەکەم تاکو چوارم ئێمە لە هەرێمی کوردستان و لە غەزە و هەروە لە ئەفریقیاش لەم 4 ڕۆژەدا قوربانیەکان ئەنجام درراوە و لە ئەفریقیا لەوێ دابەشیش کراوە، بەڵام ئەوەی ماوەتەوە ئیمام لە هەرێمی کوردستانیش دابەشمان کردووە بۆ بێباوکان بۆ گەڕەکە نشینەکان و کۆمەڵێک تیممان دروست کرد لە هەولێر لە سلێمانی توانیمان بیگەێنین بە کۆمەڵێک لە گەڕەکانی شاری هەولێر دەوروبەری هەولێر و سلێمانی و دەوروبەری سلێمانی تەواوی نووسینگەکان. بەڵام ئەوەی ئەفریقیا دەمەوێت لێرە ئیشارێکی پێ بدەم بەڕاستی زۆری هاتووی قوربانیەکان لەلایەن نووسینگەی بەریتانیای دەستگای خێرخوازی بەخشینەوە بوو کە ئێمە سوپاسی ئەو ستافەی بەریتانیا دەکەین کە بەڕاستی توانیان بە سەدان سەر ئاژەڵ لەوێن دەردابی بکەن بۆ وڵاتێکی وەکو ئەفریقیا کە وەکو بەرەزت باست کرد کە یەکێکە لە وڵاتە هەژارەکان بەڕاستی کار لەوێن دەر هەژارێکی زۆر لەوێن دەرهەیە بۆیە داخوازی خێرخوازانی شەبوو لە هەرێمی کوردستان کە داخوازیانەوە بوو دەتوانن بۆ ئەفریقا گەر ئێمە بینێرین. دیارە بۆ غەزە بەڕاستی زۆر لە وڵاتانی ئیسلامی زۆر لە وڵاتان زۆر لە ڕێکخراوە خێرخوازیەکان و ئیسلامیەکان هاوکاریان گەیاندۆتەوە غەزە، بەڵام بە وڵاتی ئەفریقا ئەم ساڵ بەڕاستی ئێمە یەکێک لە پرۆژەکانمانەوە بوو کە لەوێ ئەنجامماندا سوپاس بەخوای گەورە ئەوەی کە لەوێن دەرەنجام درا 35 سەر ئاژەڵی گەورە بوو وەروە 133 لە ئاژەڵی بچوو بوو و لەوێ کرا قوربانی و لەوێش دابەشکرا. بە کۆی گشتی لە ئەفریقیا 168 سەر ئاژەڵتان کردووە بە قوربانی. من لە ڕۆژانی ڕابردووشدا لە ڕۆژانی جەژنی قورباندا خەڵکی خواپێدا و هەبووە پەیوەندی بە منەوە کردو و توێتی چۆن پەیوەندی بەم ڕێکخراوانەوە بکەم. من ئەم پرسیارە دەمەوێت لێرە بێڵێم خەڵک چۆن پەیوەندی بێەوە بکات، چۆن بۆ نمونە بۆ ساڵانی ئایندا بیهێوێت قوربانیەک بۆ وڵاتێکی ئەفریقی بنێرێ چ ڕێکارێک بگرێتە بەر. دیارە کاکارزان ئێمە بەڕاستی هەموو ساڵێک ئەو پێشینێک کە هەمانە لە کار و پرۆژەکانمان هەموو ساڵێک بزانین چۆن قازانجی تێدا بۆ خێرخوازان بۆ هەژاران بەڕاستیمە ئەوە دەکەین. یەکێ لەو کارانەی ئەم ساڵەکە کە کرا بەشی بێباوکان بوو لە هەولێر و لە سلێمانی کە ئێمە گۆشتمان بەسەریان دەدابەش کرد و بەشێکیان کە پێیان نەکرابێن ئێمە لە ناو موزەمیدا بۆمان هەرگرتوون لە کاتی موچە ئینشاڵڵا بەسەریان دابەش دەکەین و گەڕەکە هەژار نشینەکان بوون و کۆمەڵێک تیمیش بەسەریان دابەش کرد. بۆ ئێمە بەڕاستی بۆ ساڵی ئایندە ئینشاءڵڵا بەرنامە هەروە دەبێت ئەو کاتی نازانین ئەو وەزعی غەزە چی بەسەر دێ، بەڵام یەکێ لەوانەیە کە لە بەرنامەی خۆمان دادەنێن کە وڵاتی ئەفریقیایە هەر وڵاتی تری برین هەژار بێ ئێمە دەتوانین پرۆژەکانمان لێوێن دەرجێگیر بکەین و لێوێن دەرئەنجامی بدەین. بۆ ئێمە بەڕاستی داوا لە خێرخوازان دەکەین، داوا لە ئەو کەسانە دەکەین کە خوای پەروەردگار ماڵی پێداون لە هەر پرۆژەیەکی دەستگای خێرخوازی بەخشین لە دروستکردنی خانوویەک لە هاوکاری منداڵێکی بێباو لە کەمەندامان بێ لە پرۆژەی قوربانی بێ بۆ ساڵی داهاتوو بێ پێمان خۆشە دەستگاکەتان دەستگای خێرخوازی بەخشین بەردەوام لە خزمەتان دەبێ و خۆشتان لەگەڵ ئێمە بەشدار بن لە کار و پرۆژەکاندا. بۆیە بەڕاستی کاکارزان ئێمە ئەو بەرنامەی ئەم ساڵیش دامان سوپاس بەخوای گەورە زۆر پێی دڵخۆشین و زۆر سوپاسی خێرخوازانمان کرد و سوپاسی هەردوو کوشتارگەی هەولێر و سلێمانیمان کرد و توانیمان گۆشتەکان لێ نەگەڕێن چیلۆ گۆشتێک لەلای ئێمە خەسار بێت. تەنها ئەو جگەرانەی کە تووشی سەرەتان بوون با بڵێمەوەنە هەمووی لادرا کە دکتۆری ڤێتێنەری لە ئامادە بوون لە هەردوو کوشتارگا گۆشتەکانی کە بەکەکی خواردن نەداد ئەگەنا گۆشتەکانی تر سوپاس بەخوای زیاتر لە 2130 جێ تەنها لە شاری هەولێر کە 2 کیلۆی ئێمە توانیمان دابەشی بکەین. زۆر باشە کاک موسعاب، خۆی قوربانیکردن گرنگە، بەڵام لە ئەو گرنگتر شێوازی دابەشکردن و ئەو خەڵکە شیاوەیە دۆزینەوەی خەڵکە شیاوەکە. دێمەوە لای کاکعاتە تا چەند توانیوتانە خەڵک تاوان هەنگاوی باشی ناوە ئەم ساڵ هەنگاویشی گەورەتر هاتوونەتە پێشەوە 76 سەر ئاژەڵی گەورە زیادی کردو لە چاو پار لە ڕێگەی ڕێکخراوەکەی ئێوە. ئێوە تا چەند هەوڵتاندا و خەڵکی شایستە بدۆزنەوە بۆی کەم قوربانیانیان بەدەست بگات؟ ساڵانی ڕابردوو خەڵک لە شەقامەکان لە کۆڵانەکان باسیەوە دەکرا کە حتا لە قوربانیش
خزم خزمێنە و عشیرەت عشیرەتێنە و حزب حزبۆکێنە و ئەم بابەتان هەر هەیە بەڵام لەم پرۆژانەدا ئەم شتانە ڕەچاو دەکرێت یاخود بە دوای خەڵکی شایستەدا دەگەڕێن. کاکازان ئێمە ڕێکخراوێکین 15 ساڵ ئەزمونمان هەیە بە جگە لە قوربانیێکێکە لە پرۆژەکانی ئێمە بە بەردەوام ئێمە سەبەتی خۆراک و نەوت و پرۆسی هاوکاری پارە و هاوکاری کەمەندامان و هەژارانی ئەم پرۆژانەمان هەیە لەبەرەوە بە بەردەوام هەژاران ڕوویان گرۆتە ئێمە بە لیستمان لە ناوەکانیان کە هاتوون کە سەدارمان کردون تاقیقمان کرد لیژنەی تاقیق و لێکۆڵینەوەمان هەیە لەم بۆ شتێکی تر سەداریمان کرد بەڵام ئەو ناو ڕقەمی لای ئێمە هەیە کە چەند مستحقە چەند وەزعی خراپە مستحقی چییە لەبەرەوە لە بیری ناکەین لە ڕۆژەکانی تریشە لەبەرەوە زۆر ئاسانە لای ئێمە هەچ کەسێ بڵە لیستێ ناوم بەرێ خێرا لیستێکی بۆ دەربێن و خەڵکی مستحق و تاقیقیرا بچێ هاوکاریکە ئەو ناوی هەژارانە هەیە لامان لای خۆمان لای ڕێکخراوەکانی کە هاوکارمانن بە بەردەوام زۆر ئاسانە بۆ ئێمە هاوکاریان کەواتە ئەوەی بۆ خەڵکێک لە کۆڵانەکان قورسە دۆزینەوەی خەڵکی فەقیر لای ئێوە زۆر ئاسانە بەڵێ بۆیە ئەزمونتان هەیە لەگەڵیان پێشتر هاوکاریتان کردو بەڵێ زۆر جار خێرخوازێک دێ دەڵێ من 10 ماڵم بەرە 20 ماڵم بەرێ خۆم ئەچم هاوکاریانەکەم ئێمە ناوەکەیان دێن دواییەتەوە چونکە ئەوەنە چۆنەڵی چێژێکی وەرگرتووە لە کە چۆت ئەو ماڵەوە لە دوو بەڵێ سەیری کردو زۆر مستحقترە لەوەی کە ئێمەمان باس کردووە یەتەوەڵە ناوی تریشم بەنی یعنی ئەمە زۆر خۆشە بۆ ئێمە و متمانێ زۆر باشە ئەی بۆ ئەدابنێ کەس گوێی لێ نیە ئەوە نوێنەری بەخشینی بەڵێ هیچی کەی تێنەکەوتووە لە دابەشکردنەکەیدا ئەوەی کە پێشتر باسم کرد خزم خزمێنەوە ئەم شتانە لای دەستگای بەخشین حزب حزبێنە و ئەمانە طبعا گۆشتی قوربانی خۆ گوتم وا بزانە کەس گوێ لێ نیە بەڵێ گۆشتی قوربانی هەر ئەوە نییە بۆ هەژار بێ بە هەموو کەسەشێ بەڵێ ینی بە تایبەتی پرۆسەی قوربان زۆر ئاساییە منیش بیخۆم تۆش بیخۆی هەر کەسێکی تر لێ بخوا بەس گرنگەوەی تۆ حەقەکە بدەیت تۆ منیش وەکو هاوڵاتیەک تۆش وەکو هاوڵاتێک کەسێکی تر هاوڵات بەڵام کەسی زۆر شایستی و زۆر هەژار لە پێشترەوە بەخشین ڕەچاوی ئەم خاڵەتەی کردەوە تەپانی ساب بۆکو بەرەز باسی کرد بۆچی چات هەڵبژێراوە لەبەر ئەوە نمونەیە ئەمە نمونێ لەبەرچی تەمان هەتا گەڕەکە هەژار سلێمانە چەند گەڕێکی هێژایتیە ئەمە چ گەڕێکێک هەڵبژێرین بچین تەوزیعکەین تایە لە چواردۆی سلێمان چ گەڕێک هەڵبژێرین ینی ڕەچاوی ئەوەشتان کردووە گەڕەکە هەژارەکان هاوڵاتیانی قەزا و ناحیەکان گلەییان هەیە لە دەستگای خێرخوازیەکان طبعاً بەپێی ئاستی بژێوی هاوڵاتیەکان دابەش بوون کەسێک ئاستی باش بێت لە ڕووی مادیەوە تا ڕادەیەک شارە گەورەکان هەڵدەبژێرێ کەسابەتی باشتریش لەوێدا هەیە بەڵام لە شارە بچووکەکان کەمتر کەسابەت هەیە هاوڵاتیەکی هەژار کەمتر بە تایبەت لە دەوروبەری شارە بچووکەکان قەزا و ناحیەکان بەخشین ئێوە ڕەچاوی ئەوەتان کردووە کە بگەڕێن بە جدی ئەم خەڵکە هەژار و کەم دەرامەتانە بدۆزنەوە و گۆشتی قوربانیەکانیان پێ بدەن طبعا یاخود لەوێش نووسنگەتان هەیە و ئەوانیش خەڵکی فەقیر دەناسن لە هەموو شوێنێک ئێمە لە کوردستان نووسنگەمان هەیە بەڵام یەکێکی تر هەیە لێرە کاگە کارزان شتێکی زۆر ناشرین و نەگونجاویشە کە من بچم گۆشت تەوزێکم بە 3 ماڵێک بپەڕێنم یعنی دروستیشە کە وەریگری قوربانی ئاساییە یعنی خۆ ئەوە نییە کە ئەمە وەقفە و زەکاتە و بۆ زەکاتەشی ئەمە ئاساییە نەشتیوان ناکەم چی ماڵێک پەڕێنی کە چوینە منتیقی کێژارەوە ئەیندێن بە هەمیان یعنی لەبەرەوەی ئەوە ناکی ماڵێک پەڕێنین بۆ هەژار بڵێ بەڵام بۆ نمونە هەندێک گوند هەیە هاوڵاتیەکانی دانیشتوانی ئەم گوندە هەمویان قوربانی دەکەن بۆ نمونە 100 ماڵە 80 ماڵی قوربانی دەکات بەڵام ئەو قوربانی لەو گوندە ناچێتە دەرەوە تەنها لە ناوخۆیاندا دابەشی دەکەن جاری وا هەیە کەسێک مەڕەکەی یاخود بزنەکەی 30 کیلۆی گۆشت لێهاتۆتەوە بەڵام جیرانەکەی ڕەشەوڵاقی کردوێتە قوربانی بە کۆی گشتی نزیکەی 40 کیلۆ گۆشتی بۆ دێتەوە بەڵام لادەکەی تەنیشتیان بژێوی ژیانیان کەمە ئەمە تا چەند لە شریعەتدا جێی دەبێتەوە لە پرۆژەیەکی وەکو ئێوەدا وا باشتر نییە کە بگەڕێن بە جددی خەڵکی هەژار بدۆزنەوە ئەوەی ئەو دێ چۆن دێت پەیوەندی بەهێژەکەی ئێمە نییە بەڵام طبعا ئێمە ئیشمانەوە حتا یەکێکی تر ناحیەکان باشتر نییە کە بگەڕێن بە معلوماتێکت بدەمێ هەنێ یا گەڕک دە سلێمانی یا هەنێ وەکو باسێکی گوند یا هەنێ بۆ حاصل بۆی زیاتر وردی نەکەمەوە لە هەنێ منتیقە کە سەری ئەوەی کە بەوش جادەیە بڕوا بۆ منتیقیا بڕوە سەری ماڵەکان یەگە سەرگالە زۆر هەژارن ئەچێ هاوکارەکانەوە بەڵام ئێمە چونکە ئەزمونمان هەیە لە ئیشمانێ شوێنی وا هەیە سەبەتەی خۆراکی بۆ براوە گۆشتی قوربانی 11 ئەو ڕۆژە 11 ڕێکخراوچوو بۆ ئەو شوێنی چوە هەر چووە سەری دیقەتی ماڵەکە یاوە لایلۆ نشینی بەسەرەوەی و بە نوێیەکە هاوکارەکەی بۆ بردون ئەزمموی ئەوانەیە کە ئەمە سەرنج ڕاکێشە ڕێکخراوەکە ڕاکێشێ کاک مەسعەب دەگەڕێمەوە لای تۆ
ئاماژەی بە شتێکی زۆر جوان کرد کاگاتە مەرج نییە هەر ماڵێک کە نایلۆنی شین بە سەقفی خانووکەی و بوو ماڵێکی هەژار بن. ئێوە لە ئەزمونەوە بەشە قوربانیەکان دابەش دەکەن، پێشتر ناوەکانتان لایە یاخود بەڕاستی دابەشکردنەکە ئەرکێکی قورسەوە مەسئولیاتێکی قورسە گەربێت و شوێنی خۆی نەگرێ ئێوە لێ بەرپرسیار دەبن. تەنها لایەنە جوانەکەی نییە کە سیمای ئێوە باگراوندی ئێوە بینەرانیەوە دەبینن جوان دەبن. بەڕاستی مەسئولیەتی قیامەتیشی تێدانی ئەم بابەتە ئەگەر بێت و بە شوێنی حەقیقی خۆی نەگات. بەڵێ طبعا کاکارزان دیارە یەکی لە پرسیارانی هەر لە کابلات کرد من کاگعتا کرد من دەمە جوابی دەمەوە. ئایا ئێمە خێرخوازان کە لە هەردوو پارێزگای هەولێر و سلێمانی کە قوربانیەکان زۆری قوربانیەکان لەو دوو شارە ئەنجام دەدرێت ئایا نەحیە و قەزا گوندەکان کە لێ بێبەش نابن؟ بەڵێ ئێمە لە ڕۆژی یەکەم و دووەم و سێم و چوارم قوربانیەکان ئەنجام دەدەین، بەڵام ئێمە وەکو ئۆفیسی هەولێر لە سلێمانی وەکو ئۆفیسی سەرەکی سلێمانی کە قوربانی ئەنجامدا لە ڕۆژی یەکەم و دووەم ئەنجامدرا بۆ ڕۆژی سێم و چوارم ئەو قوربانیانەی دێکە ئێمە لەگە خێرخوازان باسی دەکەین کە لە هەولێر قوربانیەکان ئەنجام درراوە، بەڵام کۆمەڵێک نەحیە و قەزامان بەدەستەوە مایە قوربانیەکان بنێرین. نمونەیەک لەسەرەوە کە ئێمە ئەم ساڵەکە بەڕاستی بۆ سۆران وهورە بۆ مەخمور بۆ خەبات بۆ بەردەڕاش بۆ کۆمەڵێک لەو شوێنانەمان نار کە قوربانی لێ نەکرا بوو بۆ دەهۆکمان نرد کە کەمتر لەوێن دەڕێژە قوربانی کۆکراوە. جاری وا هەبوو ئێمە ئەم ساڵ نا ساڵەکانی ڕابردوو بڵێم ساڵی ڕابردوو ئێمە 500 جێی 2 کیلۆیمان هەرنار بۆ کەمپەکان ئێمە بۆ بێباوکان بۆ کەمبەکان بۆ کەم ئەندامان ئەو کەسانی کە کاکازان گۆشتێکی پێ دەدەین ڕەچاوی وی دەکەین دەمانوێت کەسێک بێت کە گۆشتی پێ نەکڕێ یاخود جاری وا هەیە 300 ناو ئێمە کۆ دەکەینەوە مەقابلەمان لەگە کردوون بینیتمان سەردانی ماڵمان کردوون. ئێمە 15 ساڵە وەکو دەستگای خێرخوازی بەخشین ناوی هەژارانمان لەلایە ئێمە زۆربەی ئەو هەژارانە یاخود لە مانگی ڕەمەزان بۆ زەکات و بۆ سەدەقە دایدەنێن جاری وا هەیە ئەگەر لە زەکات و سەدەقەکانیش جێ نەبێتەوە ئێمە هەری دەگرین بۆ گۆشتی قوربانی لە کاتی گۆشتی قوربانی ئێمە گۆشتی قوربانیان پێ دەدەین. بۆیە بەڕاستی ئێمە دەستگای خێرخوازی بەخشین بەگشتی و لە هەموو نووسنگەکانیەوە ڕەچاوی وی دەکاتن کە چۆن بتوانین هەژارێک سودمان بکەین هەژارێک زیاتر پێ بدەین. جاری واشە بە بەڕاستی ئێمەوەکو دەستگاکەی خۆمان قەت لە گەڕەکە هەژار نشینەکان ئەگەر دەماڵی هەژاری لێبێ و ماڵێکیشی تێدا بێ ئاسایی بێ ژیانیشی ئاسایی بێ زۆر هەژار نەبێ ئێمە هەر گۆشتمان پێداوە نەمان کردووە بەوەی کە ئەو ماڵە نەیدەینێ یاخود ئەو کەسە لە ماڵەکە بی کە نەفسی حەزی لێ بە 2 کیلۆ گۆشتی بۆ بستە ماڵێ، بەڵام ئێمە کاتێک گۆشتمان پێرەوەی دەستگای خێرخوازی بەخشینەوە ئی موسڵمانانە ئەو بەشێکی قوربانیە بۆ بەڕێستانە، بەڵام ئێمە زیاتر ئەو گەڕەکانەی کە هەژار نشینن لە هەولێر دەوروبەری هەولێر لە سلێمانی و دەوروبەری سلێمانی ئەو گەڕەکانە هەر دەبژێرین کە گۆشتیان پێ بدەین یاخود زۆر لە گوندەکان و نەحیە و قەزاکان لە ڕێی تیمەکانمانەوە بەشە حیسیان بۆ دەنێرن بیدەن بە هەژارەکانی ئەو شوێنانە. بۆ ئێمە ڕەچاوی ئەومان کردووە کە زیاتر هەژارەکان سودمەند بن چ لە گۆشتی قوربانی بێت چ لە زەکات بێت چ لە سەدەقە بێت چ لە خۆراک بێت. زۆر باشە کاک موساب ئێستا ڕەنگە بەشێک لە بینەران هەژاریش بن مستحقی قوربانیش بن بەڵام دەستی ئێوە وەکو ڕێکخراوەکە پێیان نەگەیشتووە چیتان هەیە بۆ ئەم جۆرانە ئەمە ڕەنگە بەشێک لە بینەران کە هیچیان بۆ نەچووە بڵێ وەڵایی مەفەقیریش بوون و بۆشمان نەهاتووە ئەمە با ئەم پرسیارە پرسیاری دڵی ئەوان بێت چی دەڵێن بۆ ساڵانی ئایندە؟ کاکارزان ڕێکخراوە خێرخوازەکان بەگشتی ئەو بەشە قوربانیەکە دێتە لایەن مەحدودە دیارە ئێمە لە ئۆفیسی هەولێر 2130 جەیەکمان هاتۆتە دەست و دابەشمان کردووە کە بەشێکی بۆ بێوکان بەشێکی بۆ گەڕەکانمان نردووە وەروە بەشەکانی تر لە ڕێی تیمەکان دابەش کراوە، بەڵام ئەگەر بینەوە سەر هەژار نشین کە ئێستا زۆربەی هەژارەکان ئێمە دەبینن بەڕاستی لەوانەیە داوای بکەن باشە بوو بە ئێمە ناتەوە ئێمە بەڕاستی ناتوانین وەکو ڕێکخراوێکی خێرخوازی نەک ئێمە هەموو ڕێکخراو خێرخوازەکان بتوانین گۆشتی قوربانی بەسەریاندا دابەش بکەین ئەوەی دەستمان پێ بگات. ئێمە هەمجارێ بەڕاستی باز لەوەی دەکەین کە زۆر لە خێرخوازان کە زەکاتەکانیان دەینە لای ئێمە هەر جارێ 100 جاروە 300 کەسمان زەکاتمان پێدا خەرکی هەژار و مستحقمان داناوە زۆر جار خۆزگەوەی دەخوازن دەرن خۆزگا ئەو دەسەڵاتی هەیە لە ژێر دەستی ئێمە بە ئەو داراییە و ئەو داهاتی هەیە لە کوردستان لە بەدەستی ئێمە بە ئەو کاتی با فەقیر و هەژارێک بە دیار ئێمەوە دانیش بە بیگۆر بە ئێمە لە هەژاری بۆ ئێمە هەر هەژارین بەڕاستی نەعەدالەتیش زۆر هەیە لەو داهاتی کە لە کوردستان هەیە ئێمە کە تەماشا دەکەین بەڕاستی خەڵکێک نانی جەژنی نییە و خەرکێکش دانێ بستە دەرەوەی وڵات جەژنانە بکاتن لەوانەیە خەڵکێک هەیە بە سەدان دەفتەریا بێ خەرکێکێ $100 کرێخانەکەی پێ نادرێت ئەو نەدات پەروەریە وای کردووە کە خەرکێکی هەژار گەلێک زۆر بێت بەڵام ئێمە توانیتمان بەشێک
لە نەهامەتی و لە ناخۆشیەکانی هەژاران پڕ بکەینەوە کە ئێستا تاکو ئێستا کارزان سوپاس بەخوای گەورە وان نزیک دەبینەوە لە 300 خان و کە دەستگای خێرخوازی بەخشین دروستی کردووە بۆ بێباوکان و بۆ هەژاران بە سەدان کەس کە توانیتی نەشتەرگەری بۆ ئەنجام دا و ڕزگاری بکات لەو نەخۆشیە کە تێیدا بە هاوکاری خێرخوازان و ئێمە تاکو ئێستا توانیتمان 1106 منداڵی بێباوک مانگانە موچەی بۆ دابین بکەین ئێمە چاوەڕوانی وین ئەگەر خێرخوازان بەڕاستی چاومان لەوەیە خێرخوازان متمانەی زیاتر بە دەستگای خێرخوازی بەخشی بکەین ئێمە لە زیادی 1100 منداڵ کەفالەت بکەین حەزمان لێ 10,000 منداڵی کەفالەت بکەین لە هەرێمی کوردستان ئەگەر خێرخوازان ئەو زەکاتی کە هەیە هەمووی بگەێنن بەلای ئێمە و ڕێکخراوەکان بەڕاستی دەتوانم بڵێم سێ بەشی فەقیرانەی لە هەرێمی کوردستان نەمینێ بەڵام بەشێکیش لە دەوڵەمەندەکان زەکات نادەن کە بەڕاستی کێشەی ئێمە ئەوەیە کە من زۆرجار لەو کەسانی خوا پێداون کە باسی زەکاتیان دەکەن هەر زەکاتەکان ئێزگار زۆرە خێرخواز هەبووە نەک خێرخواز دەوڵەمەند هەبووە کە زەکات دەدەنەوە بەیەکدی زەکاتیان داوە بەیەکدی و بەیەکتر دەڵێن بڵێ قبوڵم کرد بۆیە بەڕاستی ئەو زەکاتە گەورە و ئەو دەوڵەمەندانی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەگەر بێت و زەکاتەکانیان بدەن بەو دەستگای خێرخوازانە و بەتایبەتیش دەستگای خێرخوازی بەخشین ئێمە بە سەدان هەزار خێزان دەتوانین هاوکاری بکەین زۆر باشە کاک موسا بۆ کۆتا قسە دێمەوە لای بەڕێستان کاگاتە پێتان وایە کە هاوڵاتیان لە ئەم شێوازەی قوربانیکردنی دەستگای خێرخوازیەکان بە تایبەت بەخشین ڕازین بە تایبەت خەڵکانی هەژار نسبیە کەسێک لە دوورۆسەری ئیشەکەکە جیاواز و کەسێک لە نزیکەوە بەگشتی خەڵک ڕازیە ئەوەی کە ئێمە باسمان کرد ئەم هەموو لانە باشەی هەیە ئیتر هیچ شتێک ماوەتەوە بۆی کە ئینسان بەڵێ بەگشتی ڕازیە بەڵام ڕخنەی هەرەبێ و تێبینیش هەر ئەوێ و بەشێکیشی پەیوەندی بەوە نییە کە هاوڵاتیان هەرخۆیان حەز دەکەن بەو شێوازە کۆنەی کە کردویانە خۆیان حیوانەکە ببینن سەری ببڕن کەوڵی بکەن بۆی کە بەڵێ خۆی بابەتەکە لەبەرەوەی پێشتر باسم کرد بابەتەکە دینیە ڕائیش جیاوازی زۆر هەیە لە دینە هەیە ڕائەکەی وایە کە بێ ئیلا سەیری خوێنەکەیکە يعني ئەو ڕەش هەیە سەریکە ینی تروات تێگەیشتەوە بۆ ئەبێ ئیلا بەچوی خۆی لەگەڵ یەکەم قەترە خوێنەکە هەموو دەگاتە لای خۆی گەورە و تاوانەکانی دەسەر ڕێی وایە نیەت بێنێ و نایی بێنێ و نازام چی بێنێ کۆمەڵەشت هەشە جیاوازی بە تایبەتە کە من کردم خی گەورە ئەگەی لە نێتەکەمە تەسلیمی ئێوە یەکەم ئەگەر ئێوە ڕاستیش نەکەن لە تۆزێکردنەکەیە من لای خی گەورە قبوڵم کرد ئێوە ئەزمونتان هەیە کاک ئاتا بامە کۆتا قسەی بەڕێستان و کۆتا پرسیاری من بێ بۆ بەڕێستان دنیا دوو سێ ڕۆژێکە من و تۆش و کاک موسعەبیش و بینەرانیش هەمومان لە قیامەت یەکتر لەوێ ببینینەوە ئەم شێوازە کە ئێوە سەرپەرشتی دەکەن هانی خەڵک دەدەن ڕووی تێکەن و پابەند بن پێوەی ئەم قسەیە بۆ قیامەت لی بەرپرسیاری بەڵێ ینی ئەوەی کە دەیبینن لانە باشەکانی زیاترن لە لانە سلبیەکانی بەڵێ بە تایبەتی بەڕێستان مەبەستان قوربان قوربانی شێوازی قوربانیکردنە ئەوەی کە لە ڕێکخراوەکان ئەنجام بەڵێ من طبعاً بە شۆکی گشتی هەموو کارە خێرخوازیەکانی ڕێکخراوەکەی خۆمان کە ئەگەدارم هەموو هاوڵاتیان هانە دەم کە هاوکار بن لەبەرەوەی لە نزیکەوە زانام ئیشەکە چۆن و چۆن نیە لەبەرەوە بەڕاستی دڵنیا بن لەوەی چۆن ئەوان حەزیان لە بەهەشتەیە مش حەزمان لە بەهەشتێ چۆن ئەوان لە جەهەنەمە دەزین مش لە جەهەنەمە ترسین بەڵام بەڕاستی قورسە ئەرکێکی زۆر قورسە ینی لەوانەیە لە خەڵکی نزیکی خۆ گلەی لێ بکە ئێستا لەوانەیە گلەیم لێ بکەن باشەوە باسی پرۆژەی قوربانەکە بۆ گۆشتێکی نێناتەوە بۆ خزمەکەی خۆی خزمە نزیکەکەشم ینی برایە خوشتێک شتێ بۆ ینی یا دراوسێک ناتوانم ینی بەڕاستی ناتوانم ئەوم پێ باشترە گلەیم لێ بکرێ باشتر لەوەی من سنوورەکەی خۆم زۆر باشە بەس یەک شت حەزەکەم ڕوونکردنەوەی بوون بەسەر ئەو بابەتەی مەسەلەی چات هەوڵاتیان بۆچی ئەمساڵ مەسەلەی ئەفریقای تێکە و چادی تێکە و هاتن بەدەمیەوە بەڵێ بڕێکی زۆر لەو پارەیە لە نووسینگەی بەریتانیا دابین کراوە بەڵام خەڵکی زۆریش بەڕاستی حەزگا قوربانی کە ئەمساڵ نرخی حیوان زۆر گران بوو کە لەوێ سێرەکە بە $80 قوربانێکی بۆ کرێ توانای نییە 500,000 نرخی قوربانیکردنێکی ئاژەڵی بچووک $80 بەڵێ لەوێ لەبەرەوە خەڵکەکە هاتووە کە پرسیاری کردووە ئەگەر ئێمە بەڕاستی حەز دەکەین لێرە نرخی ئاژەڵ چەند بوو؟ 550,000
550,000 550,000 بەلێ 120,000 نزیکەی 300 دلارێک دەکات. بەڵێ 120,000 بۆ 550 زۆری فەرقە لەبەرەوە ئێمە حەز ئەەکەین لە کوردستانە گۆشتەکە زۆرتر بێ و لە کوردستانە تەوزیعیکەین بەڵام خەڵکەکە کە سەیری ئەواکە لە خۆی بازرگانیە قوربانیەکەی هەر بۆ دەنووسێت و بە نرخێکی کەم بە نرخی کەمەگیری ئێمە حەز دەکەین هەتا هەوڵاتیانی هەژاری کوردستان مابێ نەیبن بۆ شوێنیشتر ئەوان بازرگانێکی باشیشە بەڵام مەسەلەی غەزە جیاواز بێگومان دەست خۆش بێ کاگاتا سوپاس کە میوانداریتان قبول کردین سوپاس بۆ زانێرەکانتان. کاک مصعب کۆتاقسەی بەڕێستان چییە؟ سەبارەت بەم قوربانیکردنەی پرۆژەی بەخشین چی دەڵێن؟ کۆتاقسە ئەگەر شتێکتان مابێ بۆ من و بۆ بینەرانیش فەرموو. والله کاکازانە من سەرەتا سوپاسی بەڕێزت دەکەم هەرچەندە دەبات لە سەرەتا داوامان کرد لە خوای پەروەردگار حاجیەکانمان قبول بکە ئەو حاجیانەی کە بەڕاستی لەوێشەوە کە گیانیان لەدەستدا کە ڕێژەکەی گەلێک زۆر بوو داوا دەکەن لە خوای پەروەردگار حاجەکان لە قبول بکە و بە شەهید قبولیان بکە ئینشاءالله. ئەوەی من دەمەوێت باسی بکەم بەڕاستی ڕێژەی ئەو قوربانی ئەم ساڵ کە دانرا ئێمە لە ساڵەکانی ڕابردوو هەر سەر ئاژەڵێکی مەڕ کە دەمان کردی بە 3500 دینار ئەم سارەکە 7500 بۆ 8,000 دینار بەرز بووە ڕێژەکەی زۆر بوو بەڕاستی ئێمە تاکە پرۆژەیەک بوو کە ئەم ساڵ ترسیوەمان هەبوو دەبێ خێرخوازان و مسلمانان ئەو قوربانی ئەنجام بدەن بەڵام ئێمە بەڕاستی سوپاس بۆ خۆی گەورە و سوپاس بۆ خێرخوازان کە ئەم پرۆژەیەش هەم بەسەرکەوتووی ئەنجامدرا و هەم سوپاس بۆ خۆی گەورە ئەو گۆشتە جێی خۆی گرت و تواندرا دڵی چەندین هەزار خێزان لە هەرێمی کوردستان و لە دەروی هەرێمی کوردستان خۆش بکەین. بۆیە بڕاستی من لێرەوە سوپاسی خێرخوازان دەکەم کە متمانەیەکی زۆریان بە دەستگای خێرخوازی بەخشین هەیە بە تایبەتی هەر خێرخوازێک کە سەردانی دەستگای خێرخوازی بەخشینی کردبێت کە هەر بێتە لای ئێمە داوای هەر ڕوونکردنەوەیش کردبێت لەسەر هەر پرۆژەیەک بەڕاستی ئومێدی و متمانەی ئەوەندە زۆر بۆ بە دەستگای بەخشین هەموو پرۆژەکان بەشدار دەبێت لەگەڵ ئێمە. بۆیە ئێمە ڕێژەی کافیلەکانمان لە دەستگای خێرخوازی بەخشین زیادی کردو بۆ 1000 منداڵ زیاتر بۆیە هەر خێرخوازێک کە بەڕاستی ئەم ساڵەکە زۆربەی خێرخوازان کە سەردانی بەخشینیان کرد دڵخۆشی خۆیان دەدەبڕی و لە پرۆژەکان بەشدار بوون لە پرۆژەی قوربانی و لە پرۆژەی هاوکاریکردنی غەزە بوو و لە پرۆژەکانی مانگی ڕەمەزانی دەستگای خێرخوازی بەخشین بوو. بۆیە بەڕاستی من لێرەوە بە ناوی دەستگای خێرخوازی بەخشینیشەوە سوپاسی هەموو خێرخوازان دەکەم لە هەرێمی کوردستان و لە دەروی هەرێمی کوردستانیش کە بەڕاستی هاوکاریەکانیان بۆ خەڵکی ڕەش و ڕووتی هەرێمی کوردستان دەنێرنەوە لە ڕێی ئەوەی کە بەرنامەکانیان بۆ ئەنجام دەدرێت لە دەستگای خێرخوازی بەخشینەوە و ئێمە لێرەوە ئەو هەرچی نەشتەرگەریەک بێ ئەنجام درێت یاخود دروستکردنی خانوویەک بێ یاخود هەر پرۆژەیەک بێ یاک کەفارەتی منداڵێکی بێباوک بێ لێرەوە داوا دەکەین خوای پەروەردگار خوای جیهانیان بە باشترین شێوە پاداشتی هەموو خێرخوازانە بداتەوە کە خێر و سەدەقە دەکەین بە تایبەتیش خێر و سەدەقەکان کە دەگەینە لای دەستگای خێرخوازی بەخشین. زۆر بەڕێز مصعب سماقولی بەرپرسی نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ ئەم دەرفەتەی بەڕێزتان هەروەها بەڕێز ئاتا کەریم ئەندامی ستافی دەستگای خێرخوازی بەخشین لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی. خۆشەویستانم لێرەدا کۆتایی دێنین بەم بەرنامەی تایبەت بە قوربانیکردنی ئەم ساڵی دەستگای خێرخوازی بەخشین بە گەورەیتان بمبورن ئەگەر پرسیارێکتان هەبوو بێ من لە میوانەکانی بکەم و نەبکرد بێت. بەخوای گەورە میێرەبانتان دەسپێرم حەجی حاجەکان قبول و قوربانی ئەوانش قبول بێت کە بە ماڵ و بە نەفس و بە تەمەنی خوان قوربانیان بۆ خوای گەورە کردووە. بەخوای گەورەتان دەسپێرین کاتێکی باش.